ماوەی 3 ڕۆژە چاوی لەسەر ڕووباری سیروانە سۆراغی تەرمی گەنجێکی بنەماڵەکەی دەکات کە لە نێو ڕووبارەکە خنکاوە. محەممەد جەلال سەمین گەنجێکی تەمەن 21 ساڵی دانیشتووی قەزای کەلارە و ڕۆژی هەینی ڕابردوو لەگەڵ خێزانەکەی بە مەبەستی گەشتکردن و بەسەربردننی کاتێکی خۆش دەچێتە سەر ڕووباری سیروان بەهۆی زۆرمەلەکردن و ساردی و زۆری ئاوەکەوە توانای هاتنە دەرەوەی لە ڕووبارەکە نامێنێت و دەخنکێت. ئەخواوە خێر بێن زۆر مەمنونی ئەم قەومیشینە بەڕاستی لەو ڕۆژۆ کارێکیان نەکردە بۆ ئێمە لە ڕۆژی جمعەوە سەعات 7 دەم کارە سادە ڕوویدا بەڕاستی مەمنونی گشتی نیە ئێمە بەس داواکاریمان لە حکوومەتەیە ئاوەکەمان بۆ کەم کاتۆ و پاپۆرشمان بۆ بێ لەگەڵ غەواسەکانە و ئەم کۆپتەریشە شتێکی باشە ئێمە خۆ دەزانین گوێچەمی سیروان زۆرە بڵاو خۆی من خۆم لە چەند شوێنێ لامدا لەگەڵ وەزنەوە تاتمەدەێت هەر بەڕاستی لاگوم نایشکرێتەوە بە پێ بگەڕێ بەس کۆپتەرەکە زۆر باشە ئەگەر ئەو جەنازە لە شوێنێکا بێ ئەو هەتا دووربینیشی پێ ئەی بینی کاتە دی بۆمان. واللهی ئەوەی هەوڵ بدرێ لەلایەن حکوومەت و لەلایەنی هەموو خزم و دۆست و خەڵکی شاری کەلار و گەنجانی کەلارەوە بەڕاستی کراوە و ئێمەش حەز ئەەکەین لەوە زیاتر بکرێ و لەلایەن ئیدارەی گەرمیانەوە داواکارین یعنی ئەو تیمی غەواسانە بەردەوام بێن داواکارین یعنی بەردەوام لەگەڵمانە بن هەتاونە ئەم تەرمەی خزمەمانە دۆزینەوە هاوکارێکمان بکەن چی لەلایەن گەنجەوە چی لەلایەن ڕێکخراوە بێ چی لەلایەن دەستگای میدیایەوە بێ ئێمە سپاسی هەموو لایەکەکەین و بەڕاستی ئەمە دەوری ئەمڕۆ کاتە 3 ڕۆژ کە ئەم گەنجەمانە خنکاوە بە عایلی ڕۆشتن بۆ سەیران لەگەڵ کەس و کار و خاڵ و ماڵی باوکیە ئیتر بە حکمەوەی مەلەی زۆری کردووە تۆزێ دوور کەوتەوە لە کەسوکاری هیلاک بووە تر فریای نەکەوتن ڕاستی. تیمەکانی ژێرئاو لە بەرگری شارستانی کەلار بە 3 تیم و تیمێکی تایبەت بە فڕۆکە و بەلەم و بەشێکی زۆر لە هاوڵاتیان و مەلەوانانی ناوچەکە سەرقاڵی گەڕانێن بە دوای تەرمەکەدا بەڵام تا ئێستا هیچ ئاسەوارێکیان بەدی نەکردووە. دیارە 2 ڕۆژە بە دوای ئەم تەرمە ئەگەڕێن ماوەی 45 ساعات ئێمە بە دوای ئەم تەرمە ئەگەڕین. ئەم شوێنێشە ڕووباری سیروانە ڕووباری سیروان خێراییەکی زۆری تایە جاریوە ئۆتۆمۆبیل تیاکەوتووە ئاو بردووێتی ئێستا دیارە تەرمێکی تیاکەوتووە لە هەمان کاتە کەسەکە مەلەوان بۆ لە شوێنێکی مەترسیداریش مەلەی کردووە ئەو شوێنە ئەگە کەسەکە مەلەوان نەبێ ناتوانێ بڕاتەوە دیارە مەلەوان بووە هۆکەی ساردی یاخود دەماری وەستانێک چه هۆکارێک بۆتە هۆکاری ئەوەکە ئەو کەسە گیان لە دەست بدەم وەکو تیمی غەواسی کەلار تا ئێستا 3 تیم بەشدارە ئەگە پێویستی بکردایە تیمی تریش خۆمانمان هەیە وەکو باو شاسوار ئەتوانین بەشداری بە ئەوانش بکەن بەس تا ئێستا پێویستمان بەوە نەبووە لەبەرەوە شتەکە خۆمان لێرەین وەکو گەڕان ئەگەڕێن کەم و کوڕیمانش نەکردووە ئەم کەسە دیارە ئێمە گە کەسی خۆمانش نەبێ هەر ئیشی خۆمانێک بەس لە هەمان کاتە من وەک سەرپێشای تیمەکانی غەواسی گەرمیان ئەم کەسە کەسی خۆمە خزمی خۆمیشە تەقسیرمان نەکردو ئەگەر غەریبیش بێ بەس دیارە ئەمە ئەمڕۆ خزمی خۆمیشە خنکاوە هەرچی پێویست بکە بۆیانەکە ئینشاڵڵا. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 6 هاوڵاتی لە سنووری گەرمیان خنکاون کە سییانیان لە نێو ڕووباری سیروان بووە کەمی هۆشیاری مەلەکردن و زیاد و کەمکردنی ئاوی ڕووبارەکە و نەبوونی شوێنێکی تایبەت بە پشودان و حەوانەوەی خێزان و گەنجان لەسەر ڕووباری سیروان وای کردووە ڕووداوەکانی خنکان ڕوو لە زیادبوون بکات. کەمی پێداویستی ڕزگارکەر و ئامێر و کەلوپەلی پێویستیش کاری دۆزینەوە و دەرهێنانی تەرمەکانی سەخت کردووە. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.